هەتا سەرەتای سەدەی 20ەم. کوردانی باشووری کوردستان بە ئەلفوبێی عەرەبی دەیانووسی، بەڵام ئەم ئەلفوبێیە بۆ دەنگە کوردییەکان گەلێک کەموکوڕی هەبوو. هەندێک دەنگ نەبوون، هەندێکیش تێکەڵدەکران. کەسێک دەرکەوت و بە ڕێگەیەکی زانستی ئەم کێشەیەی چارەسەر کرد، ئەویش تۆفیق وەهەبی بوو. ئەو یەکێکە لە بونیادنەرانی ڕاستنووسی مۆدێرنی سۆرانی و کاریگەری ئەو تا ئەمڕۆش لەسەر هەر کتێبێکی سۆرانی کە چاپ دەکرێت دەبینرێت. ژیانی سەرەتایی تۆفیق وەهبی لە ساڵی 1891 دا لە شاری سلێمانی کە ناوەندی میرنشینی بابانی کۆن بوو لەدایک بوو. بنەماڵەکەی یەکێک بوو لە بنەماڵە زانا و شارەزاکانی شار. باوکی میرزا محەممەد وەهبی کەسایەتییەکی ناوداری ناوچەکە بوو. تۆفیق خوێندنی سەرەتایی لە مەدرەسەکانی سلێمانی و دواتر لە قوتابخانە عوسمانییەکانی بەغدا تەواو کرد. ئەو زوو فێری زمانەکانی عەرەبی، تورکی، فارسی، کوردی و دواتر ئینگلیزی بوو. پێش جەنگی جیهانی یەکەم چووە ناو سوپای عوسمانی و بوو بە ئەفسەر. دوای جەنگ کاتێک عێراق لەلایەن بەریتانیاوە دامەزرا، تۆفیق وەهبی لە سوپای نوێی عێراقیشدا کاری کرد و گەیشتە پلەی لیوە. پرسی ڕاستنووسی، بەڵام گەورەترین کاریگەری تۆفیق وەهبی نە لە بواری سەربازیدا، بەڵکو لە بواری زمانی کوردیدا بوو. ئەو بینی کە کاتێک کورد بە ئەلفوبێی عەرەبی سۆرانی دەنووسن، گەلێک ئاڵۆزی لە خوێندنەوەدا دروست دەبێت. بۆ نموونە، هەندێک پیت بۆ 4 دەنگی جیاواز بەکاردەهاتن و دەنگە کوردییەکانی وەک ئێ، ئی دیار نەبوون. بۆ چارەسەرکردنی ئەمە، تۆفیق وەهبی پێشنیازی گۆڕینی ئەلفوبێی عەرەبی کوردی کرد. پێشنیازەکەی ئەوە بوو کە پیتەکانی ئەلفوبێی عەرەبی دەستکاری بکرێن و پیتی نوێ بۆ دەنگە کوردییەکان زیاد بکرێن. بۆ دەنگە درێژەکانی وەک ئی و ئەو پیتی جیاوازی داهێنا. ئەم پێشنیازە وای کرد ئەو دەقانەی کە پێشتر بە زەحمەت و بە تێکەڵی دەخوێندرانەوە ببنە شتێک کە بەڕوونی تێبگەن. بەرهەمووکارە ئەکادیمییەکان تۆفیق وەهبی لە ساڵانی 1920 دا و دواتردا گەلێک بەرهەمی نووسی. یەکێک لە گرنگترینەکانیان فەرهەنگی ئینگلیزی کوردیە کە بە هاوکاری زانایەکی بەریتانی بە ناوی ئیدمۆندز ئامادەی کرد. ئەم فەرهەنگە یەکەمین فەرهەنگی مۆدێرنی سۆرانی ئینگلیزی بوو بۆ ساڵانێکی زۆر بووە پردی سەرەکی بۆ لێکۆڵەرە بیانیەکان. بەرهەمێکی تری ئەو دەستووری کوردییە کە ڕێزمانێکی سیستماتیکی سۆرانی پێشکەش دەکات. ئەو لەوێدا بە ڕێگەی زمانناسی مۆدێرن، فۆنۆلۆژی، مۆرفۆلۆژی و سینتاکسی سۆرانی پشکنی. ئەم بەرهەمە هێشتا لە هەندێک زانکۆی کوردستاندا وەک کتێبی وانە دەخوێندرێت. تۆفیق وەهبی هەروەها شیعرەکانی خۆی نووسیوە و بەتایبەت لە بواری وەرگێڕانیشدا کاری گرنگی کردووە. ئەو هەندێک بەرهەمی کلاسیکی جیهانی وەرگێڕاوەتە سەر سۆرانی. ئەمەش نیشانی دەدات کە دەیویست سۆرانی ببێتە زمانی ئەدەبیاتی جیهانی. کارە سیاسی و ئەکادیمییەکان تۆفیق وەهبی لە حکوومەتە جیاوازەکانی عێراقدا وەزیر و لێپرسراو بوو. ئەو بەتایبەت بۆ پەروەردەی زمانی کوردی لە قوتابخانەکانی باشووری کوردستان گەلێک کاری کرد. لە ساڵی 1949 دا
بەشی زمانی کوردی لە زانکۆی بەغدا دامەزراند. ئەمەش یەکێک لە یەکەمین جارەکان بوو کە زمانی کوردی لە ئاستێکی ئەکادیمیدا بخوێندرێت. میرات و ئەنجام تۆفیق وەهبی لە ساڵی 1984 دا لە لەندەن کۆچی دوایی کرد. ئەو دوور لە نیشتمانەکەی وەفاتی کرد، بەڵام میراتەکەی لە وڵاتدا بە زیندووی ماوەتەوە. گرنگی ئەو بۆ ئێمە لە سێ خاڵدایە: یەکەم، ستانداردکردن. پێش تۆفیق وەهبی هەر نووسەرێکی سۆرانی بە ڕێگەی خۆی دەینووسی، بەڵام دوای ئەو ئەلفوبێیەکی یەکگرتوو هەیە کە هەموو کوردانی باشوور و ڕۆژهەڵاتی پێدەنووسن. دووەم، ئەکادیمیکردن ئەو سۆرانی کردە زمانی زانکۆ. سێیەم، هاوکاری فرەزمانی. ئەو نیشانی دا کە زانایانی کورد دەتوانن لەگەڵ زانایانی جیهاندا کاری زانستی بکەن و بەرهەمی بەراوردکاری دروست بکەن. بۆ قوتابیانی زمانی کوردی، ناسینی تۆفیق وەهبی ناسینی لایەنی باشووری کوردناسیە. ئەگەر جەلادەت ئەلفوبێی کورمانجی داڕشت، تۆفیق وەهبیش ئەلفوبێی سۆرانی داڕشت. دوو قۆڵی یەک جەستە، دوو بەری چیاکانمان، بەڵام بە دینامیکیەتێکی وەک یەک. واتە زمانی کوردی دەبێت ببێتە زمانی زانست،